لا سەر بابەتی هەڵمەتی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی ئافرەتان دکتۆرە خانزاد ئەحمەد ئەمیداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و گەشەپێدان میوانمانە. خانزاد خان ئەم کاتت باش لە قسەکانتە ئاماژەت بۆ کردبوو کە زۆر باسکردنی بابەتی تونوتیژی دژ بە ئافرەتان بە مانای زیادبوونی ئامارەکانی تونوتیژی نایەت، بەڵام لە هەمان کاتە ئەمڕۆ ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان کۆبوونەوەیەکی هەیە کە لە پرسەکانی بە دوواداچوونە بۆ ینی حاڵەتەکانی زیادبوونی تونوتیژی دژ بە ئافرەتان. ئەکرێت پێمان بڵێیت ئایا حاڵەتەکان بە جددی زیاد بوون یان نەخێر ئەوەی بەڕێستان باسیەکەن زیاتر خەڵک هۆشیار بووتەوە لە دەنگ هەڵبڕین یان بردنە بەردەمی لایەنە پەیوەنددارەکان بۆ سکاڵاکانی خۆیان بۆ لایەنە پەیوەنددارەکان؟ بەڵێ، سپاس بۆ جەناب و سپاس بۆ کۆی گشتی کارمەندانی کوردستان 24. ئەوەی جەنابەت باس لێەوە کرد کە ڕێژەی تونوتیژیەکان زیاد بووە لەبەر ئەوەی هۆشیاری خەڵکو و دەستڕاگەیشتنیان بەوەی کە بتوان سکاڵای خۆیان تۆمار بکەن و بەهێزکردنی سیستەمی پاراستن و وەڵامدانەوەی حکوومەت بەهێزتر بووە. ئەوە حتمما دروستە و لە پاڵ ئەوەش هەموو تونوتیژەکانی کە لە ئامارەکانەوە ئەیبینین هەموو کوشتن نییە، چونکە کاتێک لەگە خەڵک قسەکەی و باسی تونوتیژیەکەی و ئەزان هەموو تونوتیژەکان واتە کوشتنی ژنان و کچانن. زۆر جار تونوتیژی زۆر لایەنی تر ئەگریتەوە بە شێوازێکی تر هەن مەرجنیە هەموو جار کوشتن بێ. ئەگەر بێسە ئاماری کوشتن خۆشبەختانە ئەو ساڵ ئاماری کوشتن زۆر کەمترە لە ساڵەکانی تر. بەڵام جۆری تونوتیژەکان گۆڕانکاری بەسەرداکراون و هەموو تونوتیژەکانش تەنیا بەرامبەر بە ئافرەتان و کچان نەکراون، بەڵکو ئەمە بەڕێوەبەرایەتی گشتی تونوتیژی خێزان و ئافرەتانەواتە خێزانیش ئەگرێتەوە ئەو ئامارانێک کە باس لێواکرێن بێجگە لە ئافرەتان لە کچان مناڵان پیاوان کوڕانیش تێدایە. ئەوەی کە من ئەمەوێ ئاماژەی پێوە بکەم ئەوەیە کە جۆری چۆنیەتی تونوتیژیەکان زۆر گۆڕاون، بە تایبەت ئەوەی کە لە ڕێگای سۆشال میدیاوە کرێ بەرامبەر بە گەنجان. بەڕاستی ئەوە زۆر مەترسیدارەوە و پێویستە کاری لەسەر بکردرێت. دوێنێ لەگەر بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ کۆبوونەوەیەکی زۆر ڕوون و شەفافانەمان هەبوو و لەگەر لایەنە پەیوەنددارەکانی تر هاوڕشەکانمان لە دەرەوەی حکوومەت وەک ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە تایبەتن بە پرسی بەرەنگاربوونەوەی تونوتیژی دژی خێزان و ئافرەت وەکو پێداچوونەوەیەک و هەڵسانگاندنێک بۆ کار و ئەرکانەی کە کردیتمان لە ماوەی ئەو چەند ساڵە. ئایا باسەکەلەوە بۆ ئایا سیستەمی حکوومەت و پلانەکانی بۆ پرسی بەرەنگاربوونەوەی تونوتیژی پاراستن و وەڵامدانەوەیان بۆ پاراستنی هاوڵاتیان سیستەمێکی باشە؟ خاڵە بەهێزەکان کامەن، خاڵە لاوێزەکان کامەن و ئەگەر خاڵی لاوازن ئەبێت چۆن چارەسەر بکرێت و پێشنیارەکان چین واتە لەسەر ئاستێکی بیرکردنەوە و دانانی ئالیات و میکانیزمی نوێ بوو بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژی کە بێگومان کاریگەری ئەرێنی لەسەر ئاسوودەیی و سەقامگیری هەموو کۆمەلگاوە ئەبێت. دکتۆرە خانزاد، یانی ئەم هەڵمەتانە ساڵانە بەڕێوە چن بەڵێ ئەم هەڵمەتانە ساڵانە بەڕێوە چن ئەگەر ینی بەرچاوڕوونیەکتان لا بێت یان هەڵسەنگاندنێکتان هەبێت کە کاریگەری ئەم هەڵمەتانە چی بووە؟ چەندێک کاریگەری هەبووە لەسەر کەمکردنەوەی ڕێژەی تونوتیژی و هەروەها پێدانی هۆشیاریش بە خەڵکی؟ خۆی کەمپینی 16 ڕۆژە کە هەڵمەتێکی جیهانیە، ئێمە شەکو کوردستان بەشێک لەو جیهانە ئەو کەمپینە ئەکەین، بەڵام بەواتای ئەوە نایە ئێمە تەنیا لە ئەو 16 ڕۆژە تەنیا کار بۆ بەرەنگاربوونەوەی تونوتیژیەکەین. ماوەی 3 ساڵە ئێمە هیچ کاتێک لە بۆنە مناسبەکانە لە 8 مارسانە لە 16 ڕۆژەکەی بەرەنگاربوونەوەی تونوتیژی نەچوونە تەنیا چالاکی بۆ چالاکی بکەین، خستنە ڕووی پلانەکان بوون، خستنە ڕووی پلانەکانی حکوومەتن، بابەتەکان هەڵسەنگاندنیان بۆکەین، لەگە هاوبەشەکانمان گفتوگۆکەین کە چۆن پلانی باشتر دابدرێت، هۆکارەکان کە زیاد بوونە دراسە ئەکرێتن، توێژینەوە لە کۆڵینەوە پێویستە لەسەر ئاستی زانکۆکان هاوکارمان بن توێژینەوەی زیاتر بکەین کە چۆن بتوانین پێشگرتن وەکو مەبدەئێکی گرنگ کە حکوومەتی هەرێمی کوردستان تەبەندی کردووە و بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان کە زۆر بە ئیرادەیەکی بەهێزەوە پشتگیری مؤسساتی حکوومەتی کردی ئەوانەی کە بەرپرسن لە وەڵامدانەوە و پاراستنی کچان و ئافرەتان تا ئێستا بەچیدا تێپەڕێن و تێپەڕێون و کام خاڵ لاوازە پێویستە بەهێزی بکەین.
ئەوەی بەڕێزەزانم بڕینی بوجا کاریگەریەکی زۆری کردووە لەسەر ئەو دام دەستگانەی کە بەرپرسن لە پاراستن و وەڵامدانەوەی و بەرەنگاربوونەوەی توندوتیژەکان. باشە چی بکەین تا توندوتیژی ڕوونەدا؟ کەواتە ئەبێ زۆر تەرکیز لەسەر پێشگرتن بکەین، واتە وقایە پێش ئەوەی کە کێشە ڕووبدا توندوتیژی ڕووبدا ئەبێ چی بکەین تا ئەو توندوتیژانە ڕوونەدات. بێگومان کۆمەڵێک ڕێکاری کردوتە بەر حکوومەتی هەرێمی کوردستان لەوانە قەدەغەکردنی ببورن، قەدەغەکردنی چەک، هەڵگرتنی چەک، تەساهل نەکردن لەگەڵ ئەوانەی کە تاوانبارن بە کوشتنی ژنان و هەروەها گرتن و دەستگیرکردنی بکەرانی توندوتیژی کە بەرامبەر بە کچان و ژنانێکرێت لە کۆمەلگا. هەموو شتێک لە ڕاگەیاندنەکان حتمان باس ناکرێت، بەڵام ئێمە ئاگادارن لە نزیکەوە کە لە ماوەی ئەو کاتەکەمە چەند کۆمەڵێک لە باند گیراون کە لە سوۆسیال میدیا توندوتیژیان بەرامبەر بە گەنجان کردووە بە هەردوو ڕەگەزەوە، بە تایبەت ڕەگەزی ئافرەت. بەڕێزەزانن لە کۆمەلگا ئێمە ئافرەت چەند کاریگەریەکی نێگەتیڤانی لەسەر ئەبین. مەزبابەتی کەش و هەوا، چەند گۆڕانکاری کەش و هەوا تەسیری لەسەر بەڵێ لەو کۆبوونەوەیتان لەگەڵ وەزیری ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان ینی باس لە ڕێکارەکان کراوە. دیارترین ڕێکاری یاساییە، بە تایبەتی لەو بابەتەی پەیوەندی بە سوۆسیال میدیا و توندوتیژی ئۆنلاینەوە هەیە. چ شتێ باسکرا بۆ ئەوەی ینی لەم ڕۆ ڕێگری بکرێت یان هیچ نەبێکەم بکرێتەوە بابەتی توندوتیژی و یان هێرشکردنە سەر ئافرەتان لە سوۆسیال میدیا؟ بەڵێ خۆی پاراستنی هەموو هاوڵاتیان ئەرکی سەرەکی حکوومەتە و بە تایبەت لە ناو هاوڵاتیانیش ئافرەتان و کچان، بەڵام بۆ جێبەجێکردنی پلانەکان ئێوەی بەڕێزەزانن بابەتەکانی کۆمەڵایەتی کۆمەڵێک ئەکتەر لە گۆڕەپانەکە هەن کە ڕۆڵ لەبینن. ئەو ئەکتەرانە ئەبێ هەمویان هاوکار بن بۆ ئەوەی هاریکار بن لەگەڵ دامەزراوەکانی حکوومەت بۆ جێبەجێکردنی پلانەکان بۆ پاراستن و پێشگرتن لە ڕوودانی هەر توندوتیژێک بەرامبەر بە هاوڵاتیان. یەکێک لەو ئامرازە هەرە گرنگانە کە ئەتوانی هاوکارمان بن ڕاگەیاندنەکانن، ڕاگەیان بە تایبەت لە سوۆسیال میدیا و ڕاگەیاندنەکانی نێتوۆرکەکانی کە هەن زۆربەی زۆری گەنجان با بڵێن زیاتر بەوانەوە خەریکە. بەڕای ئێمە باشترین شت ئەوەیە بە هاوکاری لەگەڵ ئەو بەڕێزانەی کە هەن لە میدیاکاران بتوانین بابەتی توندوتیژی بە شێوازێک باز بکرێتن، هەتا لە تەلەڤیزیۆنەکان کە خەڵک وشیار بکرێتەوە. وشیاری و تەوعیە وای کردووە خەڵک دەنگ هەڵبرێ، قسە بکات، ڕوبەڕووی توندوتیژی ڕابوەستەوە. لەوانەیە لەو کۆمەڵە خەڵکەی کە زۆر جار ئیبتیزاز دەکرێت لەسەر سوۆسیال میدیاوە بە مەسائلی ئەلکترۆنیەوە، ئەگەر تەنها کەسێک دەنگ دەرببڕی و سکاڵای تەقدیم کە ئێمە کۆمەڵی خەڵکی تر ئەتوانین ڕزگارکەین. بۆیە پێویستە هۆشیارکردنەوە، چۆنیەتی مامەڵەکردن لەگە کەیسەکانی توندوتیژی، دادوەرە بەڕێزەکان ڕۆڵێکی زۆر باڵایانە بێتن و هەروەها ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی، مامۆستایانی ئاینی کە زۆر هاوکاریشن بە سوپاسەوە، ئەوانیش ئەتوان ڕۆڵێکی زۆر باش ببینن. هەموو ئەکتەرانەی لە گۆڕەپانی کۆمەلگا هەن و ڕۆڵی خۆیان هەیە ئەتوانن ببن بە هاوکار بۆ حکوومەتی هەرێمی کوردستان تا هەوڵی ئەوە بدەین کۆمەلگایەکی ئاسوودە دوور لە توندوتیژی و سەقامگیر لەلایەنی کۆمەڵایەتی، لەلایەنی ئابووری، لەلایەنی سیاسیەوەش، چونکە ئێوە بەڕێزەزان پرسی ئافرەتان پرسێکی هەمەلایەنەیە و پرسێکە ڕەبط و پەیوەندی بە هەموو سەکتەرەکانەوە هەیە. بەڵێ دکتۆرە خانزاد ئەحمەد میداری گشتی ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و گەشەپێدان، زۆر سپاس بۆ بەڕێستان لەم بڵاوکراوەی هەواڵ بەشدار بوون لەگەڵمان.